لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانه 645 لوانه كاين تفسير القرآن بيروز بهم خزمتان ومن بس رزامندي رب العالمين وهي ودان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. بەڵێ خۆشەویستان دەفەرمی ئەگەر جۆرایەلی زۆربەی زۆری خەڵکی سەرڕووی زەوی بکەی زۆربەی زۆریان یوضلوکە عن سەبیل الله ئەوە لە ڕێگا ڕاستەکەی ئەڵڵاه سوبحانەه وتەعالا گومڕات دەکەن لەو ڕێگایە لات دەدەن. ئین یەتەبیعونە ئیلا الظەن ئەوەی ئەوان ئیتیباعی دەکەن زۆربەی زۆری ئەو خەڵکە تەنها شوێنکەوتنی ظەن و گومانە نەک شوێنکەوتنی یەقین و ڕاستەقینە. وئین هم ئیلا یەظنون و هەروەها ئەوان وئین هم ئیلا یەخڕصون و هەروەها ئەوان کە شوێنکەوتەی گومانن و هەروەها هیچ ناڵێن تەنها درۆ نەبی. بەڵێ بە کورتیمانە ئاەتەکە وئین تطیع ئەکثەر من فی الأرض ئەگەر بێت و جۆرایەلی زۆربەی زۆری ئەو خەڵکەی سەرڕووی زەوی بکەی وەکو زانان دەفەرمون ئەی من الناس لە خەڵکی وهم الكفار زۆربەی زۆری دانیشتوانی سەرڕووی زەوی لە هەموو سەردەمێکدا زۆربەی زۆری کافرن. لێ بەو شێوە دەفەرمی ئەی من الناس وهم الكفار لەبەر ئەوەی وأكثرهم للحق كارهون وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين. كواتا أجر جورایلی زۆربەی زۆری خەڵکی سەرڕووی زەوی بکەی کەوا کافر و بێباوەڕن بەرەو چێن دەرت دەبەن يضلوك عن سبيل الله واتە ئەی عن الطريق الموصل إليه لەو ڕێگای کەوا دەتگەینی بە ڕەزامەندی رب العالمین لەو ڕێگایە لات دەدەن. بەچی بتەزیینهم زەخارفهم عليك بۆی کەوە باتیلەکەی خۆیان دەڕازێننەوە ودعوتهم إياك إلى ما هم فيه من اتباع الهوى و هەروە بانگت دەکەن لە بۆ سەر ڕێبازەکەی ئەوان کە ئەویش چییە؟ اتباع الهوى شوێنکەوتنی هەوا. لێ لە دوایە دەفەرمی ئین یەتەبیعونە ئیلا الظەن کەواتە ئەو ئینە و ئینەکەی تریش کەوا لە دوای دێ وەکو زانان دەفەرمون نافیەیە کەواتە ما یەتەبیعونە ئیلا الظەن هیچ ئیتیباعی هیچ شتێک ناکەن تەنها ظەن و گومان نەبی نەوەک لەسەر یەقین ڕێبازەکەیان دامەزرابی نەخێر تەنها گومانە تەنها بە دوای گوماندا دەڕۆن. لێ ئەگەر شوێنکەوتەی ئەوان بی ئەوانش بە دوای گوماندا دەڕۆن بەرەو گومڕاییت دەبن. ئەو گومانەی ئەوان چییە؟ وەکو زانان دەفەرمون وهو ظنهم أن آباءهم كانوا على الحق فهم يقلدونهم. زۆربەی زۆری بێباوەڕان شوێنکەوتەی باب و باپیرانیانن ئیتر ئەوان گومان دەبن کە باب و باپیرانیان لەسەر حەق بووینە ئیتر شوێنکەوتەی ئەوان دەڕۆن. لێیە ئەسڵ و مەبدە و مەنهەجی زۆرینەی خەڵکی لەسەر ڕووی زەوی کەوا بێباوەڕن لەسەر گومان دامەزرایە. گومانەکەشیان ئەوەیە کەوا لەسەر ڕێوشوونی بابیان باب و باپیرانیان دەڕۆن کەوا پێیان وایە باب و باپیران لەسەر بەبێ ئەوەی کەوا بخۆیان بیری لێ بکەن کە ئایا فعلن ئەوەی کەوا باب و باپیر لەسەر بن ئایا حەق بوو پێویستە بیری لێ بەدی خوای گەورە لەبەرچی ئەو عەقڵەی پێبەخشی. وئین هم ئیلا یەخڕصون کەواتە ئەوان هیچ ناکەن تەنها نەبی
ئەوەیە کە درۆ دەکەن يخرصون أي يكذبون على الله تعالى درۆ لەسەر خوا دەکەن والعياذ بالله فيما ينسبون إليه درۆ لەسەر خوا دەکەن کە دەڵێن ئەو ڕێبازە ئێمە ڕاستە ئیتر درۆ لەسەر خوا دەکەن بۆی کەوا ئەو شتانە دەدەنەوە پاڵ الله سبحانه وتعالى وەکو کە اتخاذ الولد وەکو مشریکەکان دەیانگۆ مەلایکەت کچی خوایە والعیاذ بالله و هەروەها ئەهلی کتاب وەکو جوولەکە کە دەیانگۆ عوزەیر کوڕی خوایە والعیاذ بالله وەکو نەسرانیەکان کە دەیانگۆ عیسا کوڕی خوایە والعیاذ بالله کەواتە ئەوان درۆ دەکەن لەوەی کەوا شتانێک دەدەنە پاڵ الله سبحانه وتعالى کە دوورە لە حەقەت و ڕاستی وجعل عبادة الأوثان وصلة إليه وەکو مشریکەکان دەیانگۆ ئێمە لۆیە ئەو بت و سەنەمانە دەپەرستین ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئێمە ئەو بت و سەنەمان دەپەرستین لەوەی کە لە ئەڵڵامان نزیک بکاتەوە لەبەرەوەی فەلسەفە باتیل و فەلسەفە ناحەقەکەی ئەوان ئەوە بوو کە دەیانگۆ ئەو بت و سەنەمانە ڕەمزن لە بۆ مەلائکەت مەلائکەتیش کچی خوایە والعیاذ بالله ئیتر ئەمە ئەوانە دەپەرسین تاوەکو لە خوامان نزیک بکاتەوە ئەوە ئیفترایە لەسەر الله سبحانه وتعالى و هەروەها لەو درۆیانەی کە دەیان کرد وتەحلیل المەیتە حەیوانی مردار بۆوەیان بە حەلال دادەنە وتەحریم البەحائر و چەندین جۆر لە حەیوانات بەتایبەتی لە وشتر چەندین جۆریان حەرام دەکرد لە خۆیان بە ناوی دینداری و دەیانداوە پاڵ الله سبحانه وتعالى بەڵێ جاوەکو لە معارج التفكر دەڵێ هذه قاعدة ثمينة جدا ئەوەی کەوا لەو ئاتە پیرۆزدا لەمە باس کرایە کەوا رب العالمین دەفەرمێ ئەگەر جۆرایلی زۆربەی یاخود ئەگەر جۆرایلی زۆرینەی خەڵکی بکەی لەسەر ڕووی زەوی کەوا کافر و بێباوەڕەکانن ئەوا دەبنە مای ئەوەی کەوا لە ڕێگای ئەڵڵا لات بدەن لەو ڕێگای کەوا دەتگەینتە خوای گەورە سوبحانەه وتعالى کەواتە زۆرینەی خەڵکی لەسەر ناحەقن بە دوای هەوا و ئارەزوودا دەڕۆن درۆ دەکەن لە مەبدە و مەنهەجەکەیاندا ئیتر دەڵێ هذه قاعدة ثمينة جدا لمن شاء أن يكون عاقلا رشيدا کەسێک بێوێ بە عەقڵ بابڕێن حەسەب پێداویستەکانی عەقڵدا بژیە و هەروە دەیەوێت کەسێکی ڕەشید بی ڕێگای خۆی بدۆزیتەوە بزانی کەەوە بێوێتن کەوە بەو شێوەی تەسەڕەف بکە وەکو لەگەڵ پێداویستەکانی عەقل و مەنتیق دەگونجێ دەڵێەوە قاعیدەیەکی ئەوەی لەو ئاتە باس کرا قاعدە و بنەمایەکی زۆر بە قاعدە و بنەمایەکی ثەمینە جدا واتە زۆر بە قیمەتە شتێکی زۆر گرنگە خوای گەورە فێرمان دەکاتن من قواعد الاجتماع البشري یەکە لە بنەماکانی اجتماعی بەشەری کەوا ئەو خەڵکە کوو هەڵسوکەوت لەگەڵ یەکتری بکەن والناس لا يعملون بها بەڵام خەڵکی کاری پێ ناکەن ولا يستفيدون منها سودیشی لێوە ناگرن فالنسبة العظمى من الناس في كل القرون الإنسانية نسبەی هەرە زۆر لە خەڵکی لە هەموو سەدەکانی ئینسانی لە هەموو سەدەکان هم ضالون بعيدون عن صراط الله المستقيم زۆربەی زۆری هەموو سەدەیەک کەسانێکی گومڕان دوورن لە ڕاستە ڕێگاکەی رب العالمين وكثير منهم مضلون کەواتە هەم بە خۆیان گومڕا بووینە خەڵکی زۆرێک لەوانە خەڵکیش گومڕا دەکەن مغوون خەڵکی تووشی غیوایە و تووشی سەر لێ شێواوی دەکەن ملحقون بقسم الشياطين من الإنس والجن زۆرینە لەوانە هەم بەخۆی گومڕا خەڵکیش گومڕا دەکا خەڵکی تووشی بەدبەختی دەکا هەر ئەوانیشن کەوا لە بەشی شەیطانەکانی ئینس و جن دەژمێردرێن کەواتە بەڕاستیەوە قاعدەیەکی زۆر مهمە و ئاتە وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله بەڕاستی زۆرینەی خەڵکی بەخۆی گومڕایە دەیەوێت گومڕاشت بکاتن ئاگادار بە دەیەوێت لە خوای گەورە و لە ڕێگا ڕاستەکەی خوای گەورە بە دوورت بێختەوە پێویستە ئەوەمان لە بەرچاو بی ئەو جا لە دوایە دەفەرمی إن ربك هو أعلم من يضل عن سبيله وهو أعلم بالمهتدين
پەروەردگارت یا رسول الله صلى الله عليه وسلم پەروەردگارت ئەی مسلمان کە ئیمانت بە قورئان هەیە کاتێکەوە ئەو حەقایقانت لۆ باز دەکات لەسەر چه ئەساسێکە باز دەکات لەسەر ئەو ئەساسەی هو هەر ئەو زاتێ ئەعلەم من یەضیل عن سەبیل لە هەموو کەسێک زاناترە کەوا چێ خەڵکی چێ گومڕایە و خەڵکی گومڕا دەکات لە ڕاستە ڕێگاکەی ئەو وهو هەر ئەو زاتەش ئەعلەم بالمهتدین لە هەموو کەسێک زاناترە کەوا چێ لەسەر ڕێگای هیدایەتە تاوەکو دەفەرمیت تەقریر للآیات السابقة ئەوە زیاتر با بڵێن دامەزرانە لە بۆ حەقەتەکەی پێشووتر کەوا خوای گەورە باسی کرد وتأكيد لما يفيده مضمونها تأكيدا لبو ناوروشي آتكي بيشوتر أي إن ربك الذي لا تخفى عليه خافية أو پروردگاريتو كوا هيش تشلي بزرنيا هو أعلم منك لتو الشارزاترة ومن سائر خلقه لهموك سيتي الشارزاترة بمن يضل عن طريق الحق الله شارزاترة لتو لهمو خلقي الشارزاترة بوي كواتشي خلشي قمرادك على ريقاي حق وهو أعلم منك ومن سائر الخلق أيضا بالمهتدين السالكين صراطه المستقيم وهر أو ذاته لتو لهمو خلشي ديك الشار ذاتره وزاناتره چه أو كسي كوالا سر ريقاي هدايته أو كسي كوا ريقا راستكي قرتي تبركوا برو رب العالمين دروا أو زاد ودلت هذه الآية أو آية بلغير سر على أنه لا يستدل على الحق بكثرة أهله كاتو آية بيشوتر كفرموي وإن تطيع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله زور بي زوري دانشتواني سروي زوي قمرات دكن واتا لبرو بخوان قمران كواتا دفرمو آية أو دؤات بلغة لسر على أنه لا يستدل على الحق بكثرة أهله كواتا أو نابت بلغا لسر أوي كوا فلانة تاقم لسر حق لوية أو هند زورن فلانة تاقم لسر حق ببلغيسي لسر حق كاكا لبرو تمشاك أوهم خلقيان لقلا أو نابت بلغا زورنا بلغانية لسر راستي ولا يدل قلة السالكين لأمر من الأمور أن يكون غير حق هر رقايكو هر تاقمو كوملو مبدأ منهزيشيش كوا سالك كانوا متبع كاني كمبان معناه أوانية كوا لسرنا حقا لو يخلطيان لقلدانية بل الواقع بخلاف ذلك بركو واقع خلاف أو قاعدة فإن أهل الحق هم الأقلون عددا بل لمدار التاريخ تماشابك أهل الحق هم الأقلون عددا آل حق دائما عدديان كمترة لأهل باطل وما آمن معه إلا قليل وكخوا يقول لباسي نوح دادا فرمي عليه الصلاة والسلام نوح 150 صال دعوة بلام كسانج كم نبي إيمانيا بينهنا كواتا أهل حق لمدار تاريخ زياتر هم الأقلون عدد دائما أوان جماريان كم تربوة مقارنة بأهل باطل بلام الأعظمون عند الله قدرا وأجرا برام أوانا كوا لا رب العالمين أوان قدر قيمتيان أجر سعدديان كم قدر قيمتيان زيادة لأهل باطل أجر تي زوريشن وهر أوانيشن أجر باداشيان هي لا رب العالمين بل الواجب أدي باشا كوب زانين شيء لسر حق وشيء لسر ناحق أجر بيتو زورينا بلغ نبي لسر حق بل الواجب أن يستدل على الحق والباطل فيست بلغ هنا نوال بوي كواب زين كامل سر حق وكامل سر باطلة كام منهج حق وكام منهج باطلة بسيبينه بالطرق الموصلة إليه بوريجاني كوادد جينيتي كواتا مسألة ناسيني حق بهج شويك شوين كوتكاني جماري شوين كوتكان بلغانية كوافلانا مبدأ منهز لسر حق لويخ شوين كوتواني زورا فلانة مبدأ منهز ناحق لويش شوين كوتواني كمان نا تمشي ناوروش قضية كبكة وكو قاعدة شي جوانيش إمامي علي رحمتي خواي بي دلي دفرميتا لا تعرف الحق بالرجال حق مناسبة بياواني وهالقراني نا ولكن اعرف الحق
ثم اعرف رجاله وەکو مەبدەء تەماشا بکە جارێ تەماشا مەکەکەوە چێ لەگەڵ و چێ لەگەڵ نییە ژمارەیان چەندە ژمارە تەماشاکە لە خودی خۆی کامەی حەقە ئەو حەقەیکەوە لەگەڵ واقع و منطق و عقل دەگونجێ لەگەڵ فیترەتت دەگونجێ ئەخر حەق نورێکی پێوەیە دیارە ئەگەر بەتەواوەت کەسێک بە دوای حەقدا بگەڕێ وەڵڵاهی نورێکی پێوەیە دیارە خوای گەورە ئەو عەقلێ پێمان بەخشێتەوە وەکو حەقی پێ بناسینەوە حەقی پێ بناسین کەواتە تەماشاکە تەماشای مەنهەجەکە بکە لە خودی خۆی هەڵی سەنجێنە ئەگەر حەق بوو ئەو جا تەماشاکە خەڵکی بەو حەقەی هەڵسەنجێنە خەڵکی بە مەنهەج هەڵسەنجێنە نەوەک مەنهەج بە خەڵکەکەی هەڵسەنجێنێ ئەوە بەڕاستی دوشتی زۆر لێک جیاوازە ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە بین کەوا حەقمان بە حەق نیشان بدە وامان لێ بکە متتەبیعی حەق بین باطیلیشمان بە باطیل نیشان بداتن وامان لێ بکە کەوا مجتەنیب بین دوور کەوینەوە لە باطیل و أهل باطل وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون